ئاکرێ هەوڵە درێ کە بۆ هێشتنەوەی ئەو بینایانەی کە بە شێوازێکی کللتوری دروست کراون لە ناوچەکەدا هەوڵە درێ کە ئەم بابەتە بپارێزرێت و لە نێو نەچێت. با پێکەوە وێنەکان ببینین ئێمە زانیاری زیاترتان پێدەین. هێشتنەوەی ئەو شێوازە کللتورەی بۆ چەندین ساڵەبوونی هەیە بۆتە بابەتێکی گرنگی خەڵکی ئاکرێ و دانیشتوانەکەی لە دروستکردنی خان و باڵەخانەکاندا شێوازی تەلارسازی دێرین بەکاردێنە. لە ڕابردوودا بەهۆی نەبوونی پێکاتەکانی وەکو خشت و بلۆک خەڵکی ناچار بوون لە ڕێگەی بەردی ناوچەکانی کوردستانەوە خانوەکانیان بنیاد بنێن و شێوازێکی سەرنجڕاکێش بە ناوچەکە ببەخشن. دانیشتوانی ئاکرێ لە هەوڵدان بۆ هێشتنەوەی ئەو نەریتە و بەکارهێنانی بەد لە دروستکردن و دیزاینکردنی ڕووکەشی خانووەکان. پیشەوەرەکان باز لە تایبەتمەندێتی بەکارهێنانی ئەو بەردە دەکەن و ڕاشی دەگەن کە پانی بەردەکان دەگاتە 6 سانتیمەتر لە کاتێکدا پانی بلۆکێک دەگاتە 20 سانتیمەتر. ئەمەش جیاوازێکی زۆری هەیە بۆ وەرزی گەرما و سەرما. خەڵکی لە سەردەمانی پێشوو بە بەکارهێنانی ئەو بەردانە کێشەی سەرما و گەرمای وەرزیایی و زستانیان چارەسەر کردو چکە بیرمان نەچێ ئەژین دروستکردنی خانوو بەبەرد بۆ هاوین فێنکە بۆ زستان گەڕاستم بۆ کۆم بلۆکەنێک ئێستا بەشێکی زۆر لە هاوڵاتیان و بەشێکی زۆر لە سوقە و باڵەخانەکان پەنای بۆ دەبن چونکە تایبەتمەندی خۆی هەیە ئەم بەردانە هەم دەمێنەوە تەمەنێکی دوور درێژتریان هەیە و هەم ئەو تایبەتمەندی سارد و گەرمیەشیان هەیە. پاراستنی مێژووی شارە کوردیەکە لە میدە جیانەکانیشەوە باس کراوە و گرنگی بەم جۆرە لە بەردە دەرێتەر و بەردەکەش و تایبەتمەندێکی بەردەکەش کە وەکووتمان پانەکی دەگاتە 6 سانتیمەتر خراوەتەڕ.